ئەوەی کە دەیبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەتوانین بڵێن بەگشتی و بەشێک لە میدیاکان زۆر گرنگی دەدەن بە ژیانی نهێنی کەسەکان جاتر ئەگەر هونەرمەندەکان بێ کەسە دیارەکان بێ یاخود بەگشتی ئەو بابەتانی کە دەچنە چوارچێوەی تاوانەوە زۆر کاری لەسەر دەکرێت یان بابەتە ئەخلاقیەکان زۆر گەورە دەکرێت و قسەی لەسەر دەکرێت کە ئەمانە بۆ خۆی لە یاسای ڕۆژنامەگەریدا دەکرێت بڵین نایاساییە یاخود بڵی پێچوانەی یاسایە ئەگەر نایاساییە بۆچی ئەم کارانە دەکرێت یان ڕۆژنامە نووسان کاری لەسەر دەکەن ئەگەر نایاساییە یاسا بۆ خۆی بۆ نەیتوانیوە کۆنتترۆلی بکە ئەم پێشلکاریە دەکرێت کەم تەرخەمیەک بێ لەلایەن یاساوە یاخود دەکرێت بڵین دەستێوەردانێک هەبێت لەم بابەتانەدا کە نەتوانراوە کۆنتترۆلی ئەم بابەتانە بکرێت کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و بەتایبەت ڕەنگە تۆڕە کۆمەڵایەتەکان نەتوانرێت کۆنتترۆل بکرێت یاخود ئەو کەسەی کە لە پشتی مۆبایلێکەوە ئایپاتێکیان ئامێرێکی زیرەکەوە کاری لەسەر دەکات دۆزینەوەی تا ڕادەیە قورس بێ بەڵام خۆدەستگاکانی ڕاگەیاندن ئاسانە دۆزینەوەی ئاسانەوەی گەڕان و بە دوواداچوونێکی ناوێ بۆچی ئەنجام بدرێت و لەگەڵ ئەوەشدا مامەڵەی دروستی میدیا دەبێت چۆن بێت لەگەڵ بابەتە کۆمەڵایەتەکاندا دکتۆر سامان فەوزی لە لێکێک لە کتێبەکانیدا کە چەند خاڵێک یاخود چەند بابەتێکی هەیە ڕێبەری یاسای ڕاگەاندن و بڵاوکردنەوە کە یەکێکە لە کتێبەکانی کۆمەڵێک پرسیاری ڕۆژنامەنووسی تیادا بڵاو کردوێتوانێت بە وەڵامەوە جا یەکێک لەو خاڵانی کە ئاماژەی پێداوە باز لە ڕۆژنامەی زەرد یان ڕۆژنامەنووسی زەرد دەکات کە دەچێتە چوارچێوەی ئەم بابەتێک کە ئێمە ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر بابەتەکە دکتۆر سامان فەوزی ئێستا بە خۆشحاڵی لەگەڵ ئێمەدا ئامادەیە لە ستۆدیۆ دکتۆر سامان فەوزی کە بەڕێزی مامۆستای زانکۆن و لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەیە دکتۆر گیان بەیانیت باش بەیانی تا باش بەخێراتی سەرچاوان دکتۆر هەر سەرەتا لەو بابەتەوە دەست پێ بکەم لە ڕۆژنامەی زەرد یاخود ڕۆژنامەنووسی زەرد ڕەنگە دەستەواشەکە بۆ بینەر یا بۆ هاوڵاتی کەمێک نامۆ بێ بەڕێستان ورتر باسیکەن کە مەبەستمان چیە لە ڕۆژنامە و ڕۆژنامەنووسی زەرد بەڵێ سەرتا سپاسان دەکەم و دەستخۆشی لەکەم بۆ پێشەکە جوانەیە کە پێشکەشێک کرد سەبارەت بەو کێشانەی کە ڕاگەاندن بەتایبەتی سۆشیال میدیا لەگەڵ خۆیانەوەتی بەتایبەتیش لە تاوانی بڵاوکردنەوەی ژیانی تایبەتی کەسەکان دیارە ڕۆژنامەی زەرد گەڕان بە دوای ئەسڵی ئەو وشەیە ئەمە باتە سەر چەند ڕێیەک ڕۆژنامەیەک هەبووە زەرد بووە ڕەنگەکەی و ئەو جۆرە هەواڵانی تیا بڵاوکراوەتەوە یان ڕۆژنامەکە ناوی زەرد بووە کۆمەڵی ڕێی جیاواز هەیە چکامە چەمکێکی کۆنا بەڵام ئەوەی کە گرنگە پرسیارەکەی جەنابی شێداڵی مەبەست لە ڕۆژنامەی زەردچیە ئەوەیە کە مەبەست لە ڕۆژنامەی زەرد ئەو ڕۆژنامەیە کە زیاتر گرنگی ئەدا بە ژیانی تایبەتی کەسەکان و گرنگی ئەدا بە بڵاوکردنەوەی هەواڵی تاوانەکان واتە لەسەر ئیثارە ئیژەکات ئەوەندە مەبەستی ئەوەیە کە چۆن بکردرێ و ینی زۆرترین خوێنەری هەبێ ئەوەندە بەلایەوە گرنگ نییە کاریگەری هەواڵەکان چەند خراپ ئەشکێتەوە لەسەر کۆمەلگا لە کاتێکە ئێمە دەڵێن ڕاگەاندنکاری پرۆفشنال ئەو ڕاگەانەیە کە کارەکە بۆ بەدیێنانی بەرژەوەندی گشتی ئەو ڕۆژنامەیە کار ناکات بۆ بەدیێنانی بەرژەوەندی گشتی کارەکە بۆ ئەوەی کە چەندی دەستەکەوێت لە ڕووی داراییەوە لە ڕێگای ڕکلامانی کەیفرۆشێ ئەمەشان چی دەکات کە زۆرترین ڕکلام ڕووی تێبکە زۆر فرۆشی ڕۆژنامەکە یان زۆر بڵاوی ڕۆژنامەکە ئەمە چی وای لەکە کە زۆر بڵاو بێ سایکۆلۆژیەتی ئینسان وایە کە حەزی لەو جۆرە هەواڵانەیە هەواڵی سەرنجڕاکێش بەتایبەتی ئیکەسە بەناوبانگەکان مەشاهیرەکان مەسەلەی تەڵا جیابوونەوەیان مەسەلەی با بڵێن کارێکی دزێ و لە بینی ژن و مێردێکە وێنەیەکی سەرنجڕاکێشی بە بیانووی ئەوەی کە زۆر جارەڵەن کەسە بەناوبانگەکان هونەرمەندەکان ئەوانی کە کەسێکی دیارن مڵکی گشتین پێویستەکە هاوڵاتیان یان بەگشتی زانیاریان هەبێت لەسەر ئەم کەسانە ئەمە لە ڕوویاسای و ڕێگە پێ نەدراوە بڵکی گشتین لەوەی کە ئەمانە باڵێن کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگا و خەڵکانێک هەیە چاویان لەکە گەنج چاویان لەکە پەبلیکن و کاریگەریان هەیە لەسەر ڕێڕەوی کۆمەلگا لە هەموو وڵاتێکدا وایە بەڵام ئەمە وانایوان نییە و قسێ بە هیچ جۆرێکە
هەموو دەرگاکانی ژیانیان واڵا بێ بۆ قسە و باس و باسکردن و وێنەگرتن بە ئەو بابەتە لە دەرەوە لە وڵاتانی ئەوروپا وڵاتانی پێشکەوت و ئێجگار گرنگی زیاتر زۆر پێدرێ مەسلەی ژیانی تایبەت پرایڤسی لایف یان باڵێن پرایڤت لایف ڕایت مافی تایبەت مافی ژیانی تایبەت زۆر گرنگی پێدرێ ڕاستە چەندە کەسەکان بەناوبانگ بن سنووری ژیانی تایبەتیان بەرتەسک بێتەوە کەسێک کە دوکانارێکی لە بازار زۆر شتی ژیانی تایبەتە نابێ بڵاو بکرێتەوە وێنەی و هەواڵەکانی کە تۆ ڕێدا ببی بە هونەرمانیان بڕێنتدا ببی بە سیاست مەدار دەبێ ئەوە بزانی کە خەڵک حەزەکە هەواڵی تۆ بزانێ بەڵام هێشتا سنوورێکەیە نابێ ڕاگەاندنەکان ڕووی تێ بکەن ئەمە لە وڵاتانی دەرەوە ئەو جۆرە ڕاگەاندن و کامیرەمانانەی کە ئەم جۆرە هەواڵانە بڵاوکەنەوە پێیان ئەوترێ پاپەڕازی ئەوانە لە کونچک و کە لە بەرێکە وەستاون لە پشتی تەنەکە خۆڵێکا وەستاون چاوەڕێی فرسەتێکەکەم وێنەی بەناوبانگێک بگرن کەسێک لە سوپەرمارکێتێک ئاەتە دەرەوە جاوە ئەنجلینا جۆلی بێ کیم کاردێشیان بێ نازام چی بێ لەلای ئێمەشە بە هەمان شێوە ئەو جۆرە هینانە یان لەسەر بەحرێکا وێنیان بگرن لە کاتێکە دەیان بڕیاری دادگامان هەیە ئەم جۆرە کارانە بە تاوان دادرێت لە کاتێکا دکتۆر کاڵی تا بە تاوان دادرێت ئەگەر هەندێک جار ڕەنگە کەسە پەبلیکەکان ئەرۆکو خۆ ئاماژەت پێدا خۆیان داوا بکەن کە مقابلەیەکی لەو شێوەیە بکرێن یان ئەو پرسیارانیان لێ بکرێ بۆی کە ببێتە مۆزوع بە ژیانی تایبەت لە پێناسەکردنی ژیانی تایبەتە ئەوەیە دەڵێ هەندێک هەواڵ و بابەتی کەسەکان بڵاو کرێتەوە کە پەیوەندیدار نییە بە بەرژەوەندی گشتی بەبێ ڕەزامەندی خاوەنەکەی کەواتە ئەگەڵ پێناسی عکسکەینەوە هەر کاتێک خاوەنەکەی خۆی ڕازی بوو وێنەیەکی ژیانی تایبەتی خۆی لە ماڵەوەیە لە سەر بەحرایە خۆی بڵاوی کردەوە یان چاوی لە کامیرەمانەکە بوو ڕسمێگرێت و هیچی نەوت و بەعکسەوە خۆی بۆ ڕێخستێشتان کەواتە تۆ ڕازی لە بڵاوبوونەوەی قەزەیەکی وامان هەبوو لە کوردستاندا کامیرەیەک چوو بە ناو چاخانەیەکەوە چاخانەی مچکۆ لە هەولێر وێنەی گرتبوو دوای ماوەیەک وێنەی پیاوێک دەرکەوتبوو کە چا ئەخواتەوە بۆ تا ڕێکلام بۆ یەکێ لە شەریکەکانی چا کەسەکە داوای بەرز کردەوە وتی من ڕەزامەند نەبوو مەولەوەی کە وێنەم بگیرێ ببم بە ڕێکلام پیاوێکی جلی کوردی لە بەرەو جامانە و شتیوای بەستووە و بەبێ ئاگاداری خۆم بەڵام دوجار شەریکەی چاکە داواکەی بردەوە چۆن بردەوە بۆ دادگای سەلمان وتی من چوومەتە چاخانەکە پیانم وتووە من وێنە ئەگرم بۆ ڕێکلامە ئەگەر یەکە پێی باش نییە یان ڕازیە قسە بکە ڕسمی ناگرم وتی ئەو کەسە سێری کامیرەکە و بێدەنگ بووە بێدەنگی شەندێجا بە معنای ڕەزامەندی زمانی پیاڵن نیشانەکانی ڕۆژنامەی زەرد یا ڕۆژنامە نووسی زەرد لە کوردستانە دکتۆر زۆرە نیشانەکانمان بە دەرکەوتون تا ئێستا حاڵەتە یاخود بووەتە دیاردا باڵێ ڕۆژنامەی زەردمان هەبووە بەتایەتی لە ڕۆژنامەی کاڵێن ڕۆژنامە تاوان هەموو جۆرەکانی کەناڵەکانی ڕاگەاندە دەگرێتەوە بە عەرەبیەکەی وترێ سەحافەی مەرئی و مەسموع و مەقڕوع لە کات خۆیان زیاتر لە ڕۆژنامەی پێیپەری وەرەقیدا هەبووە ئێستاکە نا لە ڕۆی جۆرەکانی کەشە هەیە با بڵێم ڕنگ بێ زەحمەت بێت لە کەناڵی ڕاگەاندنا بەو شێوازە تاریفێکی ڕۆژنامەی زەردی بۆ بکەیت زەحمەتە کەناڵەکان ئەگەرچی وەکوڵێ بابەتیان هەیە دەچێتەوە بارەوە بەڵام هیچ نەبێت لە پێگا ئەلکترۆنیەکان کە ئەمانیش پێناسەی ڕاگەانیان بەسەر ئەلکێنرێ هەندێک زیاتر لە هەندێک پێگەی ئەلکترۆنیمان هەیە کە تەنها کار لەسەر وروژاندن دەکات لەسەر هەواڵی ژیانی تایبەت دەکات لەسەر هەواڵی تاوان دەکات لەسەر وێنەی سەرنجڕاکێش ئەکات جا سەرنجڕاکێشی تاوان بێ یان سەرنجڕاکێشی سێکسی بێت تاوەکو دواتر لەو ڕوانەوە بەڵێ هەمانە و لە تەشەنە سندنی شایە ئەمە چەمکی ڕۆژنامەی زەر ڕەنگ بێ بڵێن نزیکەی تەمەنی 100 ساڵێکە لەگەڵ ڕۆژنامەی میترۆیی کە لە دەرکەوت لە ئەمریکایە کە بڵاو ئەکرایەوە زیاتر مەبەستەکە بۆ خۆپێگانی ئەو ڕۆژنامە بوو بۆ ڕێکلامەوە چی بکەم بەو ڕێگایە بڵاو دەبەوە زیاتر دەساودەستێ کرد و بە پارەیەکی کەم دەفرۆشە بەڵام ئێستا لە کوردستاندا جگە لە ڕۆژنامەی زەر ڕۆژنامەی خراپتریشمانەیە ڕۆژنامەیەکی کەمان هەیە هێشتا ناوی بۆ ناوێکی وام نەبیستوە لە سەری دانراوێ بەڵام بۆ خۆم ناوی ینی بە شێوازێکی گشتی پێم وایە کارگەی دروستکردنی درۆنە ئەو کەناڵان ئەو جۆرە پێگە ئەلکترۆنیانەشمان هەیە بەداخەوە کە بەشێ لە حیزبەکان وەکو سێبەر بەڕێوی دەبن بەبێ بزانرێ بە ڕسمی سەر بە چه حیزبێکە بەڵام دیارە کە ئاراستەکەی هەموو قسەکانی دش بە حیزبێ بوو دیارە سەر بە چه حیزبێکە بەوەی هەستی پێکرێت ئەم جۆرە ڕۆژنامەیە تەبەنەوە نایە یاساریە لە وڵاتانی کە ڕێگای پێنادرێ
مەترسیەکەی لەوەدایە کە تاوانێک ئەنجامەدا ئێرهابێکی فکری دژ بە لایەنێکی بەرامبەر کەسایەتی لایەنێکی بەرامبەر فکرێکی بەرامبەر ئەنجام بەدا تۆ نازانی چۆن سکاڵای یاسایی لەسەر بەرزکردەوە سکاڵای لەسەر بەرزەکەیتەوە دادگا گیری خواردووە بۆی چۆن بیدۆزنەوە کێ لە پشتی و کەناڵانەوەیە ئەمەشیان بابەتێکی تازەیە هێشتان ڕنگ بێت چەمکێکی وای بۆ دانەنرا کە خراپترە لە ڕۆژنامەی زەردیش لەسەر ئەو خاڵی ئەو نمونەی کە ئاماژ پێدانمونی چایەکە ڕەنگە زۆر کەسی تر هەبێ کە ناوی بزڕێنرێ یان سوکایەتی پێ بکرێ هەر بابەتێکی تر بێ کە کاری لەسەرەکرێ کەسەکە ناچێت سکاڵا تۆمارکات هۆکاری سکاڵا تۆمار نەکردنی ئەم حاڵەتانە بۆچی ئەگەڕێتەوە لە کاتێکدا کە پێشێلکاری بەرامبەر کراوە هۆکارەکەی بووە نەبوونی متمانەیە بە یاسا یاخود ئەو ڕۆتیناتە زۆرەیە کە هاتوچوویەکی زۆر بە کەسەکەکەن بێزارە بێنین قسەکەی جەنابتە چەند هۆکارێک هەیە لە پشتیەوەی کە کەسەکان بۆ ناچێت سکاڵا بە تۆمارکە یەکەمیان ڕۆتیناتی بەڵێ ئەڵم لە کتێبەکان زۆر جاڕوون یەکەمیان پەیوەندیدارە بە باڵێن باڵێن ئیجراعاتی ئاڵۆزی دادگاکان کە کاتێکی زۆرە خانێ کەسێک ئەڵێ من بۆچی سکاڵا بەرزکەم نزیکەی 6 مانگ ڕەنگە ساڵێ بخانێ گەر زیاتریش نەخانێ چەند جارێک هاتوچۆی ئەو دادگایم پێەکەن و دواتر لەوانەیە سزاکەشی سزایکی قورس نەبێ سزایەکی سوک بێ و هەندێک جاریش لە نیوێ ڕێگاکەیە بە سڵح کۆتاییت هەندێک جا کەسەکە خۆی تووڕێ لەو کاتێ بابەتەکەی لەسەر بڵاکڕێتەوە دوایی وردەوردا ئارامە بێتەوە و بابەتەکەش دەکرێتە دواوە ئەواتە زۆربەی بابەتەکانی دووسێ ڕۆژ گەرمە دواتر کاڵک بیریشی نامێنێکە بابەتی گەرمتر تۆپی تازەتر ئەتەقێنرێ لە سۆشیال میدیالاوانە ئەویتریان بیرەچێتەوە ئەمانە هەمووی هۆکارم بەڵام یەکێ لە هۆکارەکانی کەشەوەیەکە وعی قانونیش کەمە لای خەڵکن هەندێک پێی وایە ئەسڵەن ئەمە تاوان نییە بنەخر تاوانە من دەمێ شتێک بڵام لە دەرەوە کۆمپانیاکان کە ڕنگێ زۆر جار بگاتە پارێزەرەکانی خۆمان لەوانەیە هەندێک جار ئیشی لەسەر بکرێت کۆمپانیای پارێزەری هەیە لە وڵاتانی پێشکەوتوو ئەمریکا ئەوانە خۆیان دێن پەیوەندی دەکەم بە کەسەکەی کە ناوی زڕێنراوە کە ژیانی تایبەتی شێوێنراوە یان ئەو پێوتێت تەتەفۆل واتە هێرشی کردوتە سەر ژیانی تایبەتی کەسەکان خۆیان دێن پێڵێن ئەڵێن تۆ هیچ مەکە بەس وەکالەیەکمان بۆ بکەرەوە ئێمە سکاڵا بەرزەکەین کاتێکیش کە پارەکەمان وەرگرت پێوتێ قەرەبوو غرامەنا قەرەبوو کە بۆ ئەو زەرەری داوێتی ئێمە ئەتعابی خۆمان هیلاکی خۆمان لەو قەرەبووە وەرەگرین هێشتا پارێزەرەکانی خۆمان خۆشبەختانە گەشتونە تا ئاستەی خۆیان پەیوەندی بکەم بە کەسەکانەوە بەڵام تۆ ناوە زڕێنراوە سکاڵاکەت بۆ بەرزەکەن هیچ مەکە بەس وەکالەیەکمان بۆ بکە هیچی سەرفیش مەکە خۆمان سەرفیەکەین بەڵام دواتر لە قەرەبووەکەی خۆمان باشە دکتۆر بۆیە لەبێ بەهۆی ئەوە وای کردووە ئەو جۆرە تاوانانە کەمتر بێ دکتۆر لە کاتێکدا کە پێشێلکاری یاخود سەرپێچێکی یاسای بەرامبەر بە کەسێک ناوزڕاندنێک هەر شتێک کە ئەکرێت ئەو کەسە لە ماوەی چەندێکدا بە پێی یاسای ڕۆژنامەگەری بۆی هەیە کە سکاڵا تۆمارکات ئەگەر بۆ نمونە پارساڵ ناوی زڕێنرا بێت ئەم ساڵە توانێت چه سکاڵا تۆمارکە یاخود ماوەی 90 ڕۆژە بەڵێ وەکو بەڕێزە دوێتت دەست خۆش ئەمە بابەتێکە زۆربەی نەک خاوڵاتی یاسایی بگرە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسانیش نایزانن کە ماوەی سکاڵا تۆمارکردن بۆ تاوانەکانی ڕاگەاندن بریتێ لە 90 ڕۆژ واتە ئەگەر بۆکو تۆوەتێ پارساڵ بابەتەکە بڵاوەتەوە ئەم ساڵ ڕێگەت پێ نادرێت ئەبێ 90 ڕۆژ تێپەڕ نەکات جا تۆ بەو بابەتە زانی بێتە یان نەزانی بێ ناخوا ئەو قسەیە واتە بۆ نوێ ئێمە سکاڵایەکمانە بووە کات خۆی سکاڵایەکە بوو کەسێکی زۆر بەناوبانگ ڕۆمان نووسێ بوو ئەدیبێکی گەورەی ئەم شارە بوو ئەم هەرێمی کوردستانە بوو لە ئێران عملیات کرابوو عملیاتی دڵوشتیوە کە هاتەوە بینی کە بابەتێکی لەسەر نووسراوە کە سکاڵای بەرز کردەوە سکاڵەکە نەی خوارد بۆ پاساوی ئەوە بووتی من لێرە نەبوومە تا بابەتەکە ببینم بەڵام یاساکە دقەکەی واسەحە ئەمە لە قانونا پێوتر مودەی سقوت پێ ناوتر مودەی تەقادم واتە پەیوەندیدار نییە بە علمەوە بە زانینی کەسەکە بۆی کە لەو ڕۆژەی بابەتەکە و زانی بێ نەخێت لەو ڕۆژەی بابەتەکە بڵاو بۆتەوە کەوتۆتە بازار یان نەشر بووە لە تەلەڤیزیۆن لەو ڕۆژەوە تا 90 ڕۆژت هەیە لە دوای ئەوە سکاڵا و بەرز کردەوە سکاڵاکەت پێویستە محکەمە ڕەتی بکاتەوە باشە جا سکاڵای مەدەنی بێ تاوانکاری هەرچێکیان بێ ڕۆژنامەنووسێک ئەگەر کارێ بکە سەرپێچی یاسا بێت هەڵبەت بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵاکرێت بەڵام ئەگەر
ڕۆژنامە نووسەکە هەمان بابەت بێ یاخود هەر بابەتێکی تر بێ هەر ناوزڕاندن و پێشێلکاریە بێ لە تۆڕی کۆمەڵایەتی و لە ئەکاونتی خۆیوانێ ئەم بابەتە بڵاو کاتەوە ئەو کاتە بەپی یاسای ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵکری یاخود یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بەڵێ بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک یاسامان هەیە پەیوەندیدارە بە بواری ڕۆژنامە نووسیەوە گرفتێک دروست بووە ئەوش ئەو پەیوەندیدارە بۆ پرسیارەی بەڕێستەوە یاساکە یاسای ڕۆژنامە نووسان نییە ئەگەر یاسای ڕۆژنامە نووسان وایە کەواتە هەر کەسی ڕۆژنامە نووس وایە لە هەر شوێنێک بابەتێک بڵاو کاتەوە یاساکە دەگرێتەوە ئەو سزایە بۆ ڕۆژنامە نووس دیاری کراوە بەڵام لە ڕاستیە یاساکە یاسای ڕۆژنامە نووسیە واتە هەر کەسێک لە ڕۆژنامەگەریە بابەت بڵاو کاتەوە بە جۆرێک کە بێڵم ئاسانی بکەم ئەگەر کەسێ ڕۆژنامە نووسیش نەبێت لە ڕۆژنامەیە بابەت بڵاو کاتەوە یاسای ڕۆژنامەگەری و سزای ڕۆژنامەگەریەکە دەگرێتەوە کە سزایەکی تا حدێ سوکترە چکە حەبسیتیانێ و گۆڕاوە بۆ غەرامە و قەرەبووکردنەوەش لە دیوە مەدەنیەکەیەوە بەڵام ئەگەر ڕۆژنامە نووس بێ مادام ئەو شوێنەی بابەتەکەی بڵاو کردوێتەوە ڕۆژنامە نییە ئاراستەی دادگاکانی هەرێمی کوردستان تا ئێستا بۆ ئاراستەیە کە بە گوێرەی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن مامەڵیان لەگەڵاکە بە گوێرەی ئەو یاسایش بەتایبەتی مادە 2 لەوە یاسایە کە لە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن سزاکەی بریتێ لە حەبسکردن سزاکەی تونترە ئەم یاسانە دکتۆر پێویستی بە هەموارکردنەوە هەیە بێگومان پێویستی بەوە هەیە هەمووی بخرێتە ناو یەک قاڵبەوە هەمووی بتوێنرێتەوە جاریشکە یەک قانونی لێ دەرکرێ یعنی ڕۆژنامە نووس ئەوەتانە گرفتی بۆ دادگاکان دروست کردووە پێش ماوەیەک لە ڕۆژنامە نووسیش کۆنە دکتۆر ساڵی 2007 ینی زەمانێکی ڕۆشتووە بۆ کاتی خۆی پێش ئەو یاسایە ئێمە یاسای چاپەمەنیمان هەبوو 93 ئێستاش یاسای چاپەمەنی بۆ کتێب ماوە یاسای ڕۆژنامەگەری بۆ ڕۆژنامە نووسان یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بۆ تۆڕەکان کۆمەڵایەتەکان و فەیسبوک و ئەمانە جگە لەو کۆمەڵە مادەمان هەیە لە یاسای سزادان تاوەکو ئێستاکە بەرکارە بەتایبەتی پەیوەندیدارە بە ئادابی عامە و ئەوانە من پێم وایە دەکرێت لیژنەیەک پێک بێنرێت ئەگەر مەبەست بێت تەبان هەرێمی کوردستان لە ئاڵۆزیایە لە گرفتایە لە کۆمەڵێک کێشەی دیکەیە ئەوە تا پەرلەمانمان لە ئێستا هەڵوەشاوەتەوە دەکرا لیژنەیەک پێ بێنرێت یەک قانونی تۆکمە بە ناوی ڕێخستنی کاری ڕاگەاندن و میدیایی دابدرابایە ئەو کاتە هەموو ئەو بابەتانی پەیوەندیدارە بە ڕۆژنامەنووسیەوە تێکۆ کرابێتەوە جگە لەوەشی تازەش کرابایەتەوە ئەپدەیت کرابایەتەوە زۆر جا دەوترێ تاوەکو ئێستاکە ڕۆژنامەی ئەلکترۆنی یاسایەک نییە ڕێکی خەچکە و کاتە یاسای چاپ ڕۆژنامەنووسی دەرچوو 2007 تازە مۆبایل بڵاو بۆەوە فەیسبوک نەبوو یان لە سەرەتاکان نبوو ئێستاکە لە یاسامان نییە بۆ ڕێخستنی میدیا ئەلکترۆنی بەڵام ڕێنماییەکمان هەیە کە وەزارەتی ڕۆشنبیری دەری کردووە کە بەداخەوە ڕێنماییەکی خراپە بەشێکی زۆری 1970 مشتڕێکی زۆری خراپە ڕێنمایەک ئەگە تەمان لە غیابی یاسای نەبوونی یاسایەک بۆ ڕێخستنی میدیا ئەلکترۆنیچ کە هەوڵیدا پەرلەمان دەریکا بەڵام ڕایان گرت لیژنەی ڕۆشنبیری ئەو ڕێنمایە دەرچوو کەمان پێمە وایە ڕێنمایەکی خراپە و نایاسایە دەرچووە بەڵام هەموو ئەمانە ئەگەر لیژنەیەکی 4-5 کەسی بۆ پێگەێنێ ئەو لیژنەیە دەتوانێت لە ماوەی ساڵی 2 ساڵ جوانترین یاسادانەیە کە ببێتە جێگەی شانازی بۆ هەرێمەکە لە هەمان کاتان نەبێتەوەی زیاکردنی ناوزڕاندن و فەوزە بە پێچوانەوە ببێتە هۆی باڵاترکردنی ئازادی ڕۆژنامەنووسی ئازادی ڕۆژنامەنووسی هیچ کاتێمانای ئازادی جنێودان و ئازادی سوکایتیکردن نییە بە کەسەکانیکە چکە تۆ چەندە ئازاد بی لەوتن بەڵام ئازاد نیە لە شکاندنی مافی بەرامبەر چکە ئەیش ئازادە لە ماف و سمعی کەرامەتی خۆی نابێ بە ناحەق بشکێنرێ ئەبێت لە کوردستانە دەیبینین بە دوویەکە ڕنگ بێ هەست بۆ بکەین ئازادیەکە زۆرە واڵایە و نازام چی بە هەندێک وڵاتانی دەوروبەر بەڵام بە دوویەکی کار بەکوتم هەندێک پێگەی ئەلکترۆنی هەندێک شت هەیە بێپەروا کەوتۆتە گیانی کەسەکان و ڕابی فکری دروست کەڵاوی و بەرکەوتنەی یاسای ڕۆژنامەگەری لەگەڵ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دادگاکانی عێراقیشە هەمان کێشە هەیە یاخودەوان جیان نەخێر لە دادگاکانی عێراق نە یاسای ڕۆژنامەگەریان هەیە نە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنیان هەیە لە دادگاکانی عێراق واتە جگە لە هەرێمی کوردستان بە شەکەی دیکەی عێراق یاسای سزادانی عێراقی جێبەجێکرێت ڕاستە یاسایان هەیە بۆ نیقابەی ڕۆژنامەنووسان لەو ماوەی پێشوە یاسایەکی دیکەیان دەرکرد قانون حقوق الصحفیین کە یاسایەکی زۆر باشە لە ڕووی داراییەوە بۆ ڕۆژنامەنووسان بەڵام باسی تاوانەکانی نەکردووە سەبارەت بە تاوانەکان ئەوەی هەیە لە عێراق یاسای سزادانی عێراقیە ئەویشیان یاسایەکی کۆنە سەردەمی ڕۆژنامەی بەعسە ساڵی 69 دەرچووە بەڵام چونکە دادگایەکی پێشکەوتویان هەبوو ئەوان هەموو قسدیەکانی ئەعلامیان لە بەردەمی یەک دادگا ئەبینی ماوەیەکی زۆر ئێستا بۆتە چەند دادگایەک دادوەرەکە کەسێکی پێشکەوتو خواست بوو
توانی کۆمەڵێ بنەما دابنرێ کە تەنانەت بارودۆخی ئەو جۆرە سکاڵایانەی کە لەوێ بەرزەکرێتەوە ڕەنگێ باشتر بێ لەوەی لە بەردەم دادگاکانی کوردستانە بەرزەکرێتەوە. دەست و چاوە خۆش زۆر زۆر سپاس مادومان کردی. سپاس بۆ دکتۆر سامان فەوزی کە بەڕێزیان مامۆستای زانکۆ، سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمە دامادە بووی بۆ هیوای توانی بێتمان ئەگەر زانیارێکی کەمیش بێ سوودێکمان گەیاند بێت بە هاوڵاتیان بەگشتی بەتایبەت بۆ ڕۆژنامەنووسان بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن. کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان بمێنن با خێر و خۆشی خواتان لەگەڵ.